سەبارەت بە هەڵبژاردننی دەستەی کارگێڕییان نەوەشیەکانی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەی شەهید لە ڕۆژی یەکی دەی دەست پێکات بەردەوامە تا سەرجەمیانەکان هەڵبژاردنیان بۆ دەکرێن و ئەو یانانەی لە لیستەکەیان نەبوون لە دوای ئەوە جەدوەلێکیان بەدانێ خشتێکیان بەدانێکە هەڵبژاردنیش بۆیان نەکرێت بە گوێرەی یاسای ژمارە 18 ساڵی 1986 یانەوەرچشەکانی عێراق دەکرێت کە بە گوێرەی ئەم یاسایە ڕاستەوخۆ سەرۆک و جێگر و سکرتێرەوانە هەڵنابژێرێت ئەندامیان دەستەی کارگێڕی هەڵەبژێرێن دوای لە ناو خۆیانە پۆستەکان دیاریەکەن. یەکەم جارە هەڵبژاردن بۆ بڕیارە بکرێت بە بڕیاری ژمارە 1986 باسیەوەی تیان نییە کەسێک بۆ خولێکیان بۆ دوو خولخۆ بژێرێت لەوە پێش بە گوێرەی ڕێنمایەکان بوو هەر کەسێک هەر جارە وەزارەت یان بەڕێوەتی گشتی وەرجە ڕێنمایەکی دەرکرێت ئەم جارە بە گوێرەی یاسایەکە ئەو یاسایە نەباسی سەرۆکەکە نەباسی ئەندامی دەستەی کارگەڕی نەجێگرەکە زۆربەی ئامادەکاریەکان کراوە نوێنەری بەشی یاسا بەڕێوەتی گشتی وەرزش بەڕێوەتی وەرشی سلەیمانی